پێنجەم دژایەتیکردنی قیەم و بەرەڵاکردنی کۆمەڵگە و ڕماندنی بەهای کۆمەڵایەتی. ئەبێ ئەوە بزانین ئێستا کۆمەڵگەی کوردایەتی کۆمەڵگەی کوردەواری ئەو داڕمانە ئەخلاقیەی کەتیایەتی ئەو شکستەی خوێندن کە هەیەی ئەو نەمانی دیندارێتی کە قیەمەکە بۆەوە ڕەبتە بەتاڵکردنەوە فەراغێکی زۆر لە مزگەوتەکانە کە هەیە تەعینکردنی مەلای ئالی بووق کە قڕمیش کراوە و لە ئەوقافەوە ئەو زڕنایە لێدا کە ئەوقاف بۆی دیاری کرد. کۆمەڵگەکە دوور خراوەتەوە لە هەموو شتێک کە ئالیەتی ڕۆشنبیرکردنی مجتەمەع و پاراستنی قیەمەکەیەتی. ئیسلامی بە یا ئەلمانی چکە ئەلمانیەکانیش هەندێک قیەمی خۆیان هەیە لە کۆمەڵگەکەی هەریانوێ بیهێڵنەوە. ئەلمانی وا هەیە لە کووردا تەبعاً هەروەکو لە قەومەکانی ترا هەیە. ئەلمانی هەیە کافرە بڕای بە دین نییە بەڵام ئەڵێ دین ضروریە بۆمانەوەی قیەم و کولتوری کۆمەڵگەکە لەبەرەوە بەدیلێکی تری نییە. و ئەو کەسانی کە دوای شۆڕشی فەڕەنسی 1970 هاتن هەستیان بەمە کرد دوای داڕمانی قیەمەکە چونکە دید و تێڕوانینەکانی سبنسەر و دۆرکایم و ئەمانە ئەو کۆمەڵگە قیەمە کۆمەڵگەی پڕ نەکردەوە کە کڵێسا هەی بوو کڵێسا لەگەڵ ئەو هەموو خوڕافاتەش کە هەی بوو بەڵام خێزان و وەفا و دراوسێتی و خزمایەتی و ئەم جۆرە شتانەی پاراست بوو. ئێستا ئەو کۆمەڵگەی کە ئێوە لە شارە گەورەکانە ئەیبینن ئەو کۆمەڵگەیە کە وەکو غەربی لێ هاتووە کەس دراوسێکەت ئەگەروتی های ئەڵێ چەند پیاوی چاکە بەخوام و جارە سەلامم لێیەکە. بەڵام ئەمە کۆمەڵگە نییە. هەروەکو تاتشەر ڕئیسەی حکوومەتی بەریتانیا بە ساڵی 1970 وتی ئەرێ ئێواڵن مجتەمەعی بەریتانی ئادەی پیشانم دەن کامەیە مجتەمە نێرومەیەک پێکەوەشین لە شوقەیەەکە مناڵیان هەیە یان نییە ئەم نێرومەیەکەی میزاجیان پێکەوە نەما جیابنەوە لە یەکتری کامە بخۆشەویستی و دڵدارێتی کە لەگەڵ یاوە تەوا کێرکردنی جنس و مەساڵحێکی اقتصادی کۆی کردوونەتەوە لە شوقەیەک. سەرمایەدارانیش کە خانوویان بۆ دروست دەکەن حەزەکەن خێزانەکان پەرتەوازە بێت چونکە هەر یەکەیان شوقەیەکی تری بەرەکەوێم جارە ئەهاڕێ بۆی پارەی شوقەکەی تر دەسلیم کە. ئێستا ئەو کۆمەڵگەی ئێمەش وای لێ هاتوو. چێ سەبەبە بۆ ئەوەی وای لێ هاتووی؟ چێ سەبەب بۆ ئەوەی ئەم هەموو بە دەردی ئێرانیاڵێ لانەی جاسووسی لە وڵاتی ئێمە دروست بوو بێ پارتی وێچێتی. ئاخر ئێوە بیستان و زانیتان 6 کەسی سویدی وێچێکی فنلەندی و 3-4 میسری چوون بۆ پشدەر دەرمانیان تەوزیع کرد و دەرمان هەموو یەکسپایرە. کاکە معقولە وڵاتی بێپەرژی ناوا بڕوە؟ معقولە 17 شەریکەی دەرمان هێنان دراون بە دادگا 17 شەریکەی دەرمان ئاخری هۆژدەدان وەکو هیچ شتێکی تر نییە. تۆ نەخۆشەکە هەروەکو خۆی بمێنە دەرمان بەکارنێنرێ باشترە وەک لەوەی دەرمانێ بەکاربێنەکە ئەکسپایر بووە. دەرمانێک بە هەڵە تەشخیص کراوە بەکاری بێنە چکە ئەو کاتە لوویەکی لێدێ لێبە بە لوویەکی سەرەتانی یەکەم جار جگەری نەخۆش بوو ئەم جارە سەرەتانی خوێنی تووشەکە. ئێوە ئاگاتان لێ چ مجتەمەعێکی بەڕەڵاتان بۆ دروست بووە چەند گوناحن ئێوە بەخوا ئێوە هەست بە گوناحی خۆتان و مەزلومی خۆتان ناکەن هەتا نەیەنە دەوڵەتێکی بەشەری وەکو ئەوروپا وەکو ئەم خەڵکە لێرە ئاوڕ بدەنەوە لە کوردستان بزان چەند گوناحن ئێوە چەند مەزلومن بەدەست هەتی و مچەیەکی وەکو سعدی ئەحمەد پیرە و هەتیوەکانی تاڵەبانی و ئەو هەتی و مچانەی تر کە دەرناکەون لە تەلەڤیزیۆنە لە تەرەفی زۆنی زەرد ئەوانەی کە بە 5 سەرسوور چووبوونە لە ئافرەتێکی گۆرانی بێژ کە لەم دووە لە ئەسکەندناڤیانەوە چوو بۆەوە هەر 5 شەو چووبوونە لای بە پەلەپەل بەیانی بردیان بۆ خەسەخانەی ڕزگاری لە هەولێر چەند ڕۆژ لەوێ مایەوە دوایی ئەرزەیەکی ئەندایە بۆی ڕازی بە و شکات نەکە و بەڕێزە و بینێرنەوە بۆ وڵاتی خۆی. ئەمانە ئیدارەی دەوڵەتە بنبڕ ئێوە بەتەمان ئەمانە پەرلەمانتان بۆ بپارێزن. ئەو دیوەخانیش نەما جاران پێمانەوە دیوەخان لاکۆڵان ئەم لاکۆڵانی ئێستا خەڵکی خۆی بۆ کوتێ لەبەر هیوادارم ئەم شتانە بەلاتانەوە بەڵگەنەویست بێ کە ئەمانە هەر ئەبێ بێنە خوارەوە بەڵە گۆڕانکاریەکە ئەبێ بێ بەڵام گۆڕانکاری بەو ئالیەتە ناکرێت کە پێوترە ئینتیخابات و ئێوە هەموو جارێکیش
فریوە درێن و فریومانە دەنەوە کاکە ئەم جارەوەکو جاری پێشوو نابێ هەردەین و هەمان تاسو حەمام پەرلەمانێکی شەوەکو چەپەرشکاو کوردی ژەڵە چەپەرشکاو چ پێوەبی چ لێوەبی ینی دەرگای تەیمانێک گەورێک خانێک کە خۆی چەپەرشکاوێکە چ پێوە بێ چ لێوە بێ هەردوو شێروەکو یەک وایە ئەو پەرلەمانەش وای لێ هاتووی تر تو بۆچێ حەزەکەی هەوڵدەی بچی بۆیە ئەمما ئەگەر بۆ پارە پیاکردن بێ ڕاستەوە تەبان پارە زیاتر لێوێ دەسێک